هەڵمەتی میدیایی کۆکردنەوەی کتێب بۆ کتێبخانە کتێبخانەی گشتی پیرەمەگرون بەردەوامی هەیە. ئەمڕۆ کۆتا ڕۆژە داواتانێ دەکەین هەر کەسێک لە شاشەی کورساتەوە ئێمە دەبینێت بەتەنگ ئەم کەمپینەوە بێت بە کتێبێکی ژێ بەشدار بە لە گەڕەکی چوارچرە لە زانکۆی پۆلیتێکنیک دەتوانانی کتێبەکانت بگەنی تێرە. ناو بەناو هاوڵاتیان دێنێ ئێرە کتێبەکانی خۆیان دەبەخشن دەیانەوێت ڕێژەیەکی باش لە کتێب بۆ ئەم کتێبخانەیە بەردەستخەن. بە پێو ئامارانی کە لە یەکەم ڕۆژی کەمپینەکەەوە دەستمان کەوت باس لەوە دەکرێت کتێبخانەی پیرەمەگرون پێویستی بە زیاتر لە 4000 کتێبە. کەمپینەکەش بۆ پێی کە لە نێو زانکۆدا سازکراوە خۆشبەختانە کەسانێکی زۆر هاتوون بدەن کەمپینەکەەوە ژمارەیەکی باش دواتر ئامارەکان وەردەگرم بە پێی ئەو ئامارێکە وەرمگرتۆ زیاتر لە 1500 کتێب کۆکراوەتەوە کە ئەمە جێگەی دڵخۆشیە و بەردەوامیش هاوڵاتیانیان بۆی کە کتێبەکانیان ببەخشن. ئەم کەمپینەوە کوتم بە سپۆنسەری دەستگای میدیای کورساتە و لەگەڵ زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی و چەند مامۆستا و خوێندکارێکیش پێ ئێستاون کارەکان ڕایەکەن پێشوازی لە ئەو کەسانە دەکەن کە دێنێ ئێرە کتێبەکانی خۆیان دەبەخشنەوە. چەند هاوڵاتیەکم لایە و چەند خوێندکارێکشم لایە کە بگومان ئەمان پێشوازی لە هاوڵاتیان دەکەن پێش و بزانم شێوازی پێشوازیەکان چۆن دەبێت سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش بێ ئەگەر بۆم باس بکەن بۆ پێکە چەند خولەکێکیش کەمپینەکە دەستی پێ کردووە بەڵام ئاسی بەشداریکردنی هاوڵاتیان چۆنە خوێندکاران چۆن سەردا زۆر بەخێبێن ئێمەکو خوێندکارانی بەش تەکنیکی میدیا هەستاین بە ئەنجامدانی ئەم کەمپینە بە دروشمی پەرتوکایندە بنیاتنانەوە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات و بە سەرپەرشتی دکتۆرەکانمە زۆر سوپاسیانەکەین وڵا لە بەیانیەوە تا ئێستا ینی کاتێکی کەمیشە دەستمان پێکردەوە بەڵام پەرتوکێکی زۆر هاتووە سوپاس بخوا هیوادارین خەڵکێکی زۆر بێت چونکە لەناو زانکۆیە کراوە خەڵکێکی زۆر کتێبێن بەڕاستی جێگای دڵخۆشیە کە خەڵکی پیشەی ینی خۆیان نووسەرەکانیان کەسانی بەناوبانگن کتێبەکانی خۆیان هێن لێرەدانێت زۆر سوپاسیانەکەن جێگای دڵخۆشی گەورەیە بۆ ئێمە گەنجێک پێم بڵە چەند دڵخۆشێکی هاوڕەکان دێستا خوێندکار دەبینی دێتە ئێرە کتێب بهێنێ ئەمە تا چەند گرنگجی هەیە کە ئێمە وەکو خوێندکار بەشدار بین لە بنیادنانەوەی کتێبخانەیە. بەڵێ پێشەکی بەخێر بێن من وەکو خوێندکارێک زۆر دڵخۆشم لێرە دەبینم ئەوە من ماوەی 3 ڕۆژە لێرە وەکو خوێندکار لێرەینە دەبینین خوێندکارێکی زۆر و جگە لە خوێندکار جگە لە باڵێن کەسانی ئاسایی و وەروە ڕێکخراوەکانی سەردانی ئەمەکەن مایل خۆشیە توانیمانە بڕێکی زۆر لە کتێب بکەینەوە ئەمەش توانیمانە سوودێکی زۆر بێنین بە ئەو کتێبخانەیە کە بۆیە بین وەروە داواکارم لەو کەسانی کە بەتەمان کتێبی دیکە بێنن ئێمە ئەمڕۆ کۆتاوە دێوە لە 12:30 پاشنیوەڕۆ کاتەکەی تەواو بێ بۆ هیوام توانین کە بڕێکی زۆر لە کتێب کۆکەینەوە بۆ خزمەتگریەوە. دیارە پێشەوەی کە دەست بکەم بەم لایڤە مامۆستایەکی خۆشەویست هاتە ئێرە و ژمارەیەکی هێزگار زۆر کتێبی بەخشی بەم کەمپینە کە جێگەی دەستخۆشی سوپاس ئینجا من ڕامگرت پێم خۆش بوو لێ دوانی ژۆر مامۆستاگیانم کاتت باش سڵاو لێبێ چەند گرینگە نووسەران مامۆستایان خوێندکاران هاوڵاتیان دەستیان هەبێت لە بنیادنانەوەی کتێبخانەیەکدا کە تووشی تراژیدیایەک بووە کە سووتانی کتێبەکانە چەند گرنگە بۆ ئێستا چەند بەلای تۆوە جێگەی دڵخۆشیێکە خوێندکار خۆی بەشدارە لە بنیادنانەوەی کتێبخانەیەک. ئەم کاتتان باش دەستخۆشی لە میدیای کورسات بۆ ڕاگەیاندنی ئەم کەمپینە کارێکی زۆر چاکە سەرەتا کە لە خۆ پیشاندانەکانە بیستمان کەەوە کتێبخانەیەک سوتاوە بەڕاستی جێگای نیگەرانیەکی گەورەیە چونکە هەر شتێ قابلی سووتان و لە ناوبردن بێ معریفە و زانیاری و زانست قابلی سووتان نییە. جاکە ئەم کەمپینە ڕاگەیاندرا من وەکو هەر هاوڵاتێکی تر کە خوێنەواری کتێبم و کتێبم زۆرە و ئەو کتێبانە کە خوێنرێتەوەی تر هەڵ ئەگیرێن کەڵکی لێ نابینین ئێمە بە پێویستم زانی کە پژگیری لەم ڕاگەیاندنە بکەم بۆ جارێکی کە دووبارەکردنەوە و سەر لە نوێکردنەوەی ئەو کتێبخانەیە کۆمەڵێک کتێب و گۆڤاری کوردیم هەمە چەشنە لە مێژوو هەروەها لە فەلسەفا و لە چیرۆک هێنا و وەکو دیارێک پێشکەش بوو کەمپینە و بە کتێبخانەی پیرەمەگرونم کرد. دەستخۆشیان کاتمان گرتی زۆر زۆر سپاس بۆ تۆ. دیارە خۆشویستان ناو بەناو هاوڵاتیان دێن ئێرە و کتێبەکانی خۆیان دەهێنن بۆ خوێندکارانیش بێگومان بەم جۆرە پێشوازی لەو کەسانە دەکەن کە کتێبەکانیان دێنن ئەمە بەشێکن لەو کتێبانی کە کۆکراونەتەوە خراونەتە نێو کارتۆنی تایبەتی خۆیانەوە و کەمپینەکە گڕوتینی زۆری بەخۆ بینیوە و ئێستا سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکم لەگەڵدایکە هیچ بێگومان هاتوو زێرە دکتۆر ئالان فەریدون و تۆریان سڵاو لێ ببیت ئێرە وەلای من زۆر زۆر بەخێر بی ئاگام لێ بۆ خەریکی کتێب هێنان بووی دەستە خۆش بێ لەش ساغ بێ سپاس بۆ بەشداریکردنت ڕای تۆم پێویستە لەسەر ئەم کامپینە چەند گرنگە تا کاتژمێر 12 ماوە
داواکاری تۆ وەکو سەرۆکی زانکۆ؟ یەکەم پێشەکەمە سپاسی بەشی میدیای تەکنیکی میدیای زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی بکەم. ئەم بیرۆکەی کارکردنی زانکۆ لە ناو چۆنێتی خزمەتی کۆمەلگا یەکێکە لە بیرۆکەکانی ساڵی 2020 بڕیاری ئەنجومەنی زانکۆ بڕیادرا کە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی سەرڕای کارەکانی خۆی وەکو زانکۆیەکی پیشەی تەکنیکی زانستی ئەکادمی زانکۆیەکی کۆمەلگاییە. زانکۆی کۆمەلگایی بە معنایەوەی بتوانین خزمەتی کۆمەلگاکەمان بکەین لە قەیرانەکانە لە کێشەکانە بتوانین ڕۆڵمان هەبێ جگە لە کارەکانی خۆمان ئەمانەش بکەین. زانکۆ تەنها بۆ ناو زانکۆ نەبێت. تا زانکۆ تێکەڵی کۆمەلگا بێەوە بەشێ بێ لە خزمەتی کۆمەلگا و لە هەمان ساڵە هەر بە بڕیاری ئەنجومەنی زانکۆ سنتەری خزمەتی کۆمەلگامان کردەوە بە زانکۆ بوو بە زانکۆیەکی کۆمەلگایی ئەو بوو ڕەنگە بزانن کاری ئەومان کرد سەبەتی خۆراکمان کۆ کردەوە بۆ کەسانی کەم دەرامەت لە کاتی کەرەنتینەی 2020. ئەمڕۆ کە قەیرانێکی ئاوا دروستە بێت کە کێشەیە دروستە بێت کە بابەتێک یەتە پێشەوە ئێمە خۆمان بە خاوەنیە زانین وەکو زانکۆ کۆکردنەوەی کتێب بۆ کتێبخانەی پیرەمەگرونێکێک بوو لە ئەرکەکانی سەرشانی خۆمان زانیوە. ئەمڕۆ ئەو کتێبانەی کە کۆکراوەوە گەشتۆتە 2000 کتێب. ئەم کتێبانە خۆیان لە کۆمەڵێک بابەتی جیاوازن خۆچی هێنا ئەمڕۆ لەو کتێبانە کتێبی خۆت بوون لە کتێبخانەی خۆت ڕۆشنبیری کتێبی سیاسی من 200 کتێبم هێناوە خۆم شخصی ئەو ئێستاوە ئەو کتێبانە داگرن ڕۆمانمان هێناوە کتێبمان هێناوە کە بۆ خەڵکە نەک بۆ ئەکادیمی بەڵام لە پاڵەوەشا کتێبمان هێنا بیرمان لەوە کردو ڕێبەری زانکۆکانیشمان لەگەڵ خۆمانە هێناوە بۆی خوێندکار کە بتوانێ ئاشنا بێ بە زانکۆکانی هەرێمی کوردستان و بتوانن لە ڕێگای پلانی ئەوەی هەیە لە وەزارەتی خوێندنی باڵا بتوانن ڕێگای خۆیان لەکوێ بین لەناو زانکۆکانە هاوکاریەکە بۆ ئەوان. دکتۆر هەمیشە وتراوە قسەیەکی جوانێکی لە سەرەتاوانی زانکۆ تەنها بۆ زانکۆ نەبێت تا بەرهەمەکانی یعنی لە دنیادا کاری خێرخوازی هەڵمەت و کەمپین و ینی زۆرێک لە بابەتەکانی زانکۆکان ئەنجام بێدەن وەکو خاڵک وەکو ڕانکینێک سادی لێ دەکرێت بۆ زانکۆکە. زانکۆی پۆلیتیکی سلێمانی لەکوێ ئەم ئاسانەدایە ینی ئەم کارە دەبێتە بەشتێک خەرمانێکی زانستیش بۆ زانکۆکە. بەشێک لە چالاکیەکانی زانکۆ ئەوەیە کە بتوانانی خزمەتی کۆمەلگا بکەیت چالاکی هوەری بکەیت چالاکی زانستی بکەیت. ئەمە بە چالاکیەکی ڕۆشنبیری ئاژمارەکرێ تۆ کۆکردنەوەی کتێب بۆ کتێبخانەیەک کە تووشی قەیرانیان کێشەیەک بووە ئەمە خزمەتی کۆمەلگایە ئەمە خزمەتی لانی ڕۆشنبیریە. زانکۆ هەمیشە منبەرێکی زانستی ئەکادمی ڕۆشنبیری سیاسی بووە و ئەتوانێت ڕۆڵ ببینێ لە گۆڕانکاری سیاسی لە گۆڕانکاری ئابووری لە گۆڕانکاری شێوازی بەڕێوەبردننی وڵات لە گۆڕانکاری شێوازی خزمەتکردنی خەڵک ئەتوانێت ڕۆڵی ڕاوێژکاری ببینێ ئەتوانێت ڕۆڵی کاریگەر ببینێ. یەکە لە ڕۆڵە گەورەکانی ئەم خوێندکارانەیە کەیان بینی ئەمڕۆ چەند ڕۆژێک پێش ئێستا لەسەر جادە من داوای مافی خۆیان نەکرد ئەو تا ئێستا لەگەڵ ئێمە دانیشتن کتێبەکان کۆکەنەوە. ئەمە ڕۆڵێکی زۆر جوانە بەڕاستی ئێمە جێگای ڕێز و دەستخۆشیە هەست بۆ بکەین کە ئێمە بەرپرسین لەم بابەتانیان لەم قەیرانە کە هەیە و بتوانین بەشێکی گرنگ بین لە چارەسەر. دکتۆر ئالان فەریدون دەستە خۆش زۆر سپاس سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە ئەویش بێگومان بەشداری لەم کەمپینێ کردو و لەگەڵ چەند بەڕێزێکی تریشدا ئێستا سەرقاڵی هێنانی کتێبەکانن بۆ نێو کەمپینەکە وەکو بەڕێزیشان ئاماژەی بۆ کرد. من هەرچەندێک هەندێک ژمارەکەشم کەم کردەوە زیاتر لە 2000 کتێب کۆکراوەوە بەڵام ئامانجمانە زیاتر لە 4000 کتێب کۆ بکەینەوە یوادارین تا نیوەڕۆ ئەم کەمپینە بەردەوامی هەیە لە گەڕەکی چوارچرا لە نێو زانکۆی پۆلیتەکنیک هەر لە نێو حوشەکەدا واتە تۆی هاوڵاتی ئەگەر ئێمەش دەبینی دەتوانی هەر لە نێو حوشەکەدا ڕێک کتێبەکانت بێنیت بۆم جۆرە کۆمەڵە خوێندکار پێشوازیت لێکەن و کتێبەکانت لێ وەردەگرن. ئەو کتێبانی کە تا ئێستا هاتوون باشن ئەو کتێبانی کە تا ئێستا هاتوون بۆ نمونە کەسێکەیە چەند کتێب بەشدارە بە کتێبێکیش هاتووە یان دوو کتێب هاتووە بێگومان لە چا ئەوەی کە ئەمڕۆ سێم ڕۆژە بە خۆشحاڵیەوە ژمارێکی زۆر ژمارێکی بەرچاو لە هاوڵاتیان کتێبەکانیان هێناوە هەرێکۆ لای خۆی بە کتێبێک دوو کتێب یاخۆ کتێبی زیاتر بە خۆشحاڵی و ژمارێکی زۆر لە کتێب هاتووە و ئەمڕۆ کۆتا ڕۆژە ئێمە تا کاتژمێر سێ لێرەین هاوڵاتیان ئەتوانن کتێبێن و ئەمە لێرە بەردەوام ببین. دەستان خۆش بێت دیارە بێگومان بەشێکی زۆر لە خوێندکاران و هاوکارانی ئێمەشدا دەستگای میدیای کورسا لێرن بەشدارن و وەکو دیمەنەکانیش دەبینن لە پشتی منەوە دکتۆر ئالان فەریدون کتێبەکانی هێناوە پێشکەشی دەکات بێگومان کاتی دانانی کتێبەکانێتی و پەشێکی زۆر دیتریش خوێندکارانیش ئێستا سەرقاڵی هێنانی کتێبن و ئەمەی کە دیبینن دیمەنەکانن دکتۆر ئالان فەریدون سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە کە بەشداری کردەوە بە 200 کتێب بۆ ئەم کەمپینە و ناو بەناوی هاوڵاتیان خوێندکاران
نووسەران ئەدیبان ڕۆشنبیران و داواشمان لە خانەکانی چاپ و بڵاوکردنەوە هەیە کە ئەم دیمەنە نابینن بێن بەتەنگ ئەم کەمپینەوە بۆ ئەوی بتوانن ئەوانیش بەشدار بن ڕۆڵیان هەبێت لەو کەمپینەدا لە سەرخستن و نوێکردنەوەی کتێبخانەیە کە ئەویش کتێبخانەی پیرەمەگرونە کە پێش ماوەیەک بەداخەوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بەهۆی دەستێکەوە سووتێنرا ئەم کتێبانی کەیبینن دکتۆرالان و بەشێک لە مامۆستایانی زانکۆی پۆلیتەکنیکە بێگومان کە هاتوونەتە نێو کەمپینەکەوە و کتێبەکانیان بەخشی بەم کەمپینە هیوادارین ئێوەش تکامان وایە لە دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە بە چەند کتێبێکیش بە بەشدار بن با ناوتان هەبێت لەم تۆمارکردنی مێژوەدا کە مێژوێکی سەروەریە بۆ گەلەکەمان کە ئێمە بتوانین کتێبخانەیەک نۆژەن بکەینەوە بەردەوام خوێندکاران لە چەند لایەکەوە لە چەند ڕەهەندێکەوە لەسەر چەند مێزێک بەشدارن بۆەوەی کە کەمپینەکە سەر بخەن و بتوانن درێژە بەم کەمپینە بدەن و زۆرترین کتێبیش کۆ بکەنەوە. جارێکتر پێتانەڵینەوە کەمپینەکە لە نێو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە گەڕەکی چوارچرا تا ئێستا زیاتر لە 2000 کتێب کۆکراوەتەوە تا نیوەڕۆ بەردەوامی هەیە تۆشوەرە ڕۆڵەتە بێت لەوەی کە کتێبی خۆت ببەخشیت و بەشداربی لە سەرخستنی لانی زانستی چونکە دروشمی کەمپینەکەش وایە بنیادنانەوە دیارە بێگومان کتێب داهاتوو بنیادنانەوە ئەمە زۆر گرنگە بۆ مولایەک ئەوەی کە دیبینن بەردەوام بەشێکی زۆر لە خوێندکاران و مامۆستایانیش دێنە ئێرە هەڵمەتەکەی خۆیان کە بەهی خۆیانی دەزانن بەشدارن لەوەی کە هەڵمەتەکە سەر بخەن. ئەمە بوو کە بینیتان بەشێک بلو دیمەنانی کە کەمپینی کۆکردنەوەی کتێب لە نێو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەردەوامی هەیە. من دەمەوێت بم دیمەنانە کە دیمەنی سەرخستنی پرۆسەکەی دڵمان خۆشە کە ژمارەی کێژگار زۆر کتێب ئێستا گەیشتوتە لامەن و کتێبەکانیش لە هەموو بوارە جیاوازەکانی تێدایە